بەناوی خواست سڵاتان لەبێ عزیزان و خۆشەویستان لە هەر شوێنێکەوە بینەرمانن ئەمڕۆ لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێ بڕگە و بابەتی پەیامی ڕۆژ هیوادارین بینەری سەرجەم بڕگەکانی ئەمڕۆ بن و ڕۆژتان هەموو ڕۆژێک پڕ خێر بێت و بەڵێکی ئاسوودەوە بینەرمان بن. زۆر سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن دوورمن لە دەرد و بەڵا لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژیش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز پەیوەندیدار بە ژیانی ڕۆژانەمانەوە بۆمان ئامادە کردوون لە بەشی یەکەمی بەرنامەکەشماندا باس لە بابەتێکی زۆر گرنگ دەکەینەویش بەختەوەری خێزانەکانە لە کۆمەڵگای کوردەواری پایەی خێزان هێشتا ئەهمیەت و گرنگی خۆی ماوە لە گەری بەختەوەربوونی خێزانەکان و هەروە خێزانێکی ئاسوودە کۆمەڵگایەکی ئارام و هێور و هەروە پڕ لە داهێنان دروست دەبێت بابزانین پایەکانی خێزانێکی بەختەوەرچین یان چی بکەین بۆی ئێمە لە نێو خێزانەکانمانە هەست بە بەختەوەری بکەین. بەڵێ تەوەری دۆمیشمان تایبەتە بە دروستکردنی دەرمانی سروشتی تایبەت بە پێست و قژوەک دەزانین سەرڕایبوونی ئەو هەموو ئەو بەرهەمانی کە هەن لە بازارەکانجا بەڵام تاوکە ئێستاش کەسانێک هەن دەیانەوێت دەرمانی سروشتی بەکاربێنن بۆی کە سوودی زیاتر ئەو ڕەنگە بێ زیانتر بێ لە دەرمانەکانی تر و چۆن خزمەت بە پێستمان بگەێنین بە قژمان بگەین لە ڕێگەی ئەم دەرمانە سروشتیانەوە بۆ ئەوەی کە کاریگەریەکی باشی هەبێ و بتوانین سوودێکی تاوای لێ بینین. لە تەوری دۆمدا باس لەو بابەتە دەکەین و زیاتر پرسیار دەکەین سەبارەت بەو بابەتە و ئەمڕۆژ کۆمەڵە پەیامنێرمان لە ناوچە جیاوازەکانەوە لەگەڵدایە لەگەڵیاندا دەبین. دیارە وەرزی دروێنە و هەروەها کۆکردنەوەی بەرهەمەکانی گەنمە بە دیاریکراوی لە دەشتی شارە زوور هەڵدەدەین لە ڕێگەی پەیامنێرانمان و بزانین بارەدۆخی پرۆسەی دوورینەوەی گەنم و هەروە وەرگرتنی بە دیاریکراوی لەم ساڵ لەبەرەوەی لە سنوورەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیش هاوردەی گەنم تۆزێک گرفتی تێکەوتۆ بۆ ئەو شەڕانەی لە جیهاندا هەن باز لەوە دەکرێت گەنمی جوتیاران لە ئەم ساڵا خێراتر وەردەگیرێ و هەروەها لە ڕووی نرخەکەشیەوە کەمێک گرانتر بووە کە ئەمە تا ڕادەیەک بۆ جوتیارانی هەرێمی کوردستان ڕەنگە سوودێکی باشی هەبێت و هەروەها پاڵپشتی و پشتیوانێک بێت بۆەوەی لە ساڵی داهات و تەمەەن باقی بێ و کەش و هەوا لەبار بێ بتوانن گەنمی باشتر بکەن. بەڵێ ساش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا و دواتر دەگەڕێنەوە. وڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە بابەتێکی گرنگ دەکەین وەکو پێشتر ئاماژەمان پێکرد بەختەوەری خێزانە لە کۆتاییا بەختەوەری خێزان بەختەوەری هەموو کۆمەڵگای بە شوێندا دێ و داهێنان و تاکی سەرکەوتوش دروست دەبێت. باس لە پایەکانی بەختەوەری خێزان و هۆکارەکانی خێزانێکی بەختەوەر دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مەلاغەری پێنجوێنی زانایایینی و کەسایەتی دیار. مامۆستا گەم زۆر بەخێر بێت. مامۆستا بەخێر بێت. سپاس بە جەنابتان. موفق بن. مامۆستا چۆن بزانین ئێمە خێزانەکەمان خێزانێکی بەختەوەرین؟
بسم الله الرحمن الرحیم سەرەتا سڵاوی خوارەسەی بینەرانەکەم کە لەم ساتە وەخت هامان بینن دەستی جەنابتان خۆش بێ سوپاس بۆ کەناڵی پەیام. چۆن بزانین خێزانەکەمان بەختەوەرین ئەبێ کۆمەڵە پێوەەر هەبێ بۆ هەڵسەنگاندنی خێزان کە بتوانانی خێزانێکی پێ هەڵبسەنگێنی بزانی ئاسی بەختەوەری لەکوێدایە هەروکو چۆن مرۆڤ بە دوای تەندروستیە ئەگەڕێ بێ خێزانیش بە دوای بەختەوەریە وێڵ بێت کە چەند هەوا بۆ ئینسان پێویستە بتوانێت ژیان بەردەوام کە ئەوەندە بەختەوەری بۆ ناو خێزان پێویستە بۆی خێزانێکی سەرکەوتوو بێت گرنگترین پێوەەر ئەکرێ لای ئەو دوو هاوسەرە خۆیانەوە قیاسکەیت بزانی دەموچاویان چەند گەشە دڵیان چەند ئاسوودەیە چەند دڵخۆشن لەگەڵ یەکتریە مامەڵیان چەند هاوسەنگە چەند ڕفتاریان جوانە چەند ئەتوانن هەمیشە باڵا ببن نەکخوا نەخواسە بە ئاراسی پێچەوانەوە بڕۆن ئیتر لەوێەوە خۆیان ئەتوانن قیاسێ بۆ خۆیان بکەن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەتوانی بڵێ خزم و کەسوکاریش هەمیشە چاویان لەسەر ئەو خێزانە نوێی کە دروستەکرێ ژن و مێردێک وەکو دوو کەسوان بچنە سەر مەنەسەیەک ڕۆڵە بگێڕن شیعرە بخوێنەوە شانۆیەک نمایش بکەن دەوروبەر بە تایبەتی کەسوکارە نزیکەکان ماڵە خەزوران لە هەردوو لاوە بینەرەکانن سیرەکەن بزانن ئەم ژن و مێردە نوێیە کە خێزانیان پێکێناوە چەند سەرکەوتون لەسەر ئەم شانۆ ڕۆڵی ژیان جوان نمایش دەکەن ئەگەر لە یەکتری دڵخۆش بن ئەگەر مامەڵیان هاوسەنگ بێ پیانۆ دیارە هەر لە ڕوخساریان دیارە لە هەڵسو کەوتیشیان مامۆسا ئەگەر لە ڕۆڵی بینەریوە بێنە دەرەوە دەستکەم بە وەکو دەرێنەر تەداخلی ژیانیان بکەن ئەتوانین بڵێن ڕەنگە هۆکارێک بێ بۆ بەختەوەریانیان بە پێچوانەوە بەختەوەریان بشێوێنێ دەخاڵەتی کەسوکار لە ژیانی خێزانە هەندێک جار هۆکاری هەیە هەندێک جار بەبێ هۆکار هەر حەزی ئیستیطلاع و حەزی دەخاڵەتکردنیان هەیە بە شێوەیەکی گشتی ئامارەکان پێمان ئەڵێن زۆربەی هەڵدێرانی خێزانەکان هۆکارەکەی گەڕێتەوە بۆ دەخاڵەتکردنی کەسوکار گرفتەکە لێرە ئەوە نییە کەسوکار ماڵە خەزوران خەسووە خەزورە ژنبرایە یا هاوشێوەکانی ئەمانەکە دەخاڵەتەکەن لە ژیانی ئەمانە خودی دەخاڵەتەکە مشکلە نییە چونکە ڕەنگە زۆر جار بنێتێکی پاک بێنە مەیدانەکە گرفتەکە ئەوەیە لە جاتی چاکیکەن خراپیەکان ئەڵەن وەسای ناوەسا لە جاتی چاکیکە خراپتری ئەکات ئینحیازکردنیان لایەنگیری لە تەداخولکردنی کێشە خێزانەکانە زۆر جاشتەکە خراپترەکە نەزانینی مامەڵەکردن لە چۆنێتی چارەسەرکردنی کێشەکە تۆ ئێسێگەر ئەمریکی کارەباییت هەبێ گسیکی کارەبا بیبێ بۆ لای وەسایەکە زۆری لێ نازانێ کە کێشەی تیا دروست بووە زۆر جار لەوانەیە خراپتری کات لە جاتەوەی بۆ چاک بکاتەوە ڕەنگە خۆشمان بەسەرمان هاتبێ ئەگەر ئۆتۆمبیلەکەمان شتێکی لە هاتبێ کەسوکار کە دەخاڵەتەکەن لە زۆربەی جارەکانە لەبەرەوەی حەکیم نین خاون ئەزمون نین پسپۆڕ نین لە چارەسەرکردنی کێشەی خێزانە بەداخەوە زۆر جاتێکیەدا لەبەرەوە دەخاڵەت لە زۆربەی جارەکانە بە سەلبی ئەشکێتەوە بەسەر خێزانە کەواتە مامۆستا بابات لەو بکەین کە ئێمە دوو جۆر خێزانمان هەیە خێزانی بچووکمان هەیە خێزانی گەورەمان هەیە خێزانی بچووک لاچێ هەر لە دایک و باوکیان خود مناڵێکیشان ئەگەر هەبێ خێزانە گەورەکان عادەتەن زیاترن ئەگەر هاتوو لەناو ئەم خێزانەیە دایک و باوک نەبوو وەکو پێویست یاخود یەکێک لە باوکەکە دوور بێ مردبێ یان دایکەکە مردبێ ئایا ئەمە توانین بڵێن خێزانێکی تاو هاوسەنگە یاخود ئەوەی کە ئێمە ئەتوانین ئیدارەی خێزان بێ بە هەر شێوەیەک ئەتوانین بەختەوەر بینتیە سەرڕای ئەو گرفتانی ڕوبەڕوومانە بێتەوە بوونی دایک و باوک لە ناو خێزانە یەکجار پێویستە بەڵام ئەبێ دایک و باوک بە فعلی دایک و باوک بن ڕۆڵ بگێڕن مرۆڤ کە دوو دەستێم دوو دەستە هاوکاریەکەن پەنجەکان هاوکاریەکەن ئەم دوو ئینسانە کە هەردووکیان یەکی لە سەدا پەنجای بەرپرسیارەتی ئەو خێزانەوە لە ئەستۆیان ئەبێ ڕۆڵی پێویست بگێڕن کاتێکێکیان نامێنێ وەکو وایە مرۆڤێ دەستێکی نەمێنێ نەهاوسەنگیەک لە ناو خێزانە دروستە بێت بەڵام ئەبێ دیسان قەرەبووی ئەمە بکرێتەوە ئەو کەسەی تریان بتوانێت ئەو کۆڵی کە لە سەدا پەنجای کۆڵەکەی بیخاتە سەرشانیان دایک بتوانێت لەمە دووە دایکیش بێ و باوکیش بێ باوکیش بتوانێت لەمە دووە ئەگەر ویسی پرۆسی خێزانیش دروستکاتەوە جارێکی تر خەمی ئەوەی ببێکە و ئەندامانی خێزانی کە مناڵەکانێتی بتوانێت لیان نەشێوێ نازیان بکێشتێ ئەمەش بەڕاستی ورکردنەوەی زۆری ئەوێت پاش ڕەحمی خوا کە پشتیوان بێ بۆ دروستکردنەوەی ئەوە پێویست بەوە ئەکا زۆر ڕێکاری ورد هەیە بیگرێتە بەر بۆ ئەوەی خێزانەکە نشێت مامۆستا دەتوانین بڵین بەختەوەری خێزان لە کاتی دروستبوونی خێزانە یاخود پێش هاوسەرگیریە هەڵێن جاران وچوانە ئێمە مناڵەکانمان وا پەروەرداکەن پێشەوەی ژنبێنین دەستەکەین بە پرۆسی پەروەردەکردن بەختەوەری خێزان لە پێش زەواجەوە دەست پێ کە گومانیتیان نییە چونکە هەڵبژاردننی ئەو کەسێک کە ئەبێتە خۆی بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە بە شێوەیەکی دروست دەبێتە بەختەوەری بەڵێ ئەڵێن ئەفلاتون وتێتی بە قوتابیەکانی خۆی وتێتی ڕۆڵە ژنبێنن یا ئەبن بە بەختەوەترین کەس یا وەکو منە بن بە فەیلسوف
و هەنیتیان نییە کە یعنی گرنگترین شت لە ژیانی ئینسانە هاوسەرەکەیەتی گرنگترین شت چونکە ئەکرێ هەر کەسێکی تر جۆرە لە جۆرەکان مامەڵی لەگەڵا بکرێ بەڵام ئەگەر خوا نەخواسە پرۆسەی خێزان دروستکردن سەقەت هاتە پێشەوە یعنی بیناکە دیزاینەکەی هەڵە بوو درەختەکە لار بوو لە سەرتاوە دوایی هەتا پێی بچێ ڕەنگە مەترسیەکە زیاتر ببێت بۆیە زۆر گرنگە ئەو کەسانی کە زەواجەکان زۆر ورد بیر بکەنەوە ڕایۆژ بە کەسانی پسپۆرکەن و پەلە نەکەن تەئەنیان هەبێ بۆ ئەوەی هەنگاوێک نەنێن کە دوایی پاشەکشە لەو هەنگاوە زۆر قورس لە سەریان بکەوێت کاتە مامۆستاتوانین بڵین وەکو پیاوێکی دیار هەم لە جان بە کۆمەڵایەتەکەیەوە هەم لە جان بە ئاینەکەیەوە ئەوەی هەستت پێ کرد بێ ئەوەی دراست کرد بێ ئەو لەمپەرانە چین ئێستا لە کۆمەلگای کوردی بوونەتە هۆی ئەوەی خێزانەکان بەختەوەر نەبن یان لە بەختەوەریان کەم بێتەوە گومانیتیان نیە ئەگەر خێزان لە ئێستاە بەراوردکەی لەگەڵ سەردەمی زووی با بڵین 50 ساڵ پێشی ئێستا و بەرەو پێشتریشە هەستەکەی ئاسی بەختەوەری خێزان لەگەڵ ئەم هەموو ڕوفاهیەتەی کە هەیە ئێستا بەراوردی ژیانی ئێستا لەگەڵ جاران ئاسمان و ڕێسمانە هەستەکەی کە خێزان لە ئێستاە کێشەی زۆرترە بەراورد بەجاران هۆکاری ئەمە زۆرە گرنگترین هۆکاریان ئەوەیە کە ژن یان مرد یان هەردووکیان پێکەوە داوای مافەکە بەس بە ئەرکی سەرشانی خۆی هەڵناسێ کە بەڕاستی هەمیشە ماف لە بەرامبەری ئەرکەوەیە ئەرکەکان ئەبێ ئەو کەسە جێبەجێکە کرێکارێ بێت تا ئێوارە ئیشکە ئەنج ئێوارە چاوەڕێی کرێ بکە بەڵام ئیشی نەکرد بێ و چاوەڕێی کرێکە کارەساتە یعنی ئەرک و ماف هاوسنگ نییە لە ناو خێزانە پیا و بە ئەرکی سەرشانی خۆی وەک پێویست هەڵناسێ لە ئیداری ماڵەکە و لە ڕنج کێشان بۆیان ئافرەتەکەش لە ماڵداریە وەکو پێویست ئەرکی سەرشانی خۆی یا لە پەروەردەی مناڵایە لە مامەڵە لەگەڵ ماڵە خەزوورە لەگەڵ میوانە وەکو پێویست یا بە تایبەتی لەگەڵ هاوسەرەکەی خۆی وەکو پێویست بە ئەرکی سەرشانی خۆی هەڵناسی ئەمە هۆکارێکە بەڵام هۆکاری تری غێری ئەمە زۆر شتی تر هەیە یەک لە هۆکارەکان ئاستی سەقافی خێزانەکان هەندێک جیاوازی هەیە یەکێتر لە هۆکارەکان خێزان لای ئێمە بەداخەوە کە لە کۆمەلگایەکی موسڵمان نشینای بۆ چوارچێوەی ئەم دنیا زۆرجار خێزان دروستەکرێت کە لە کاتێکا خێزان ئەبێ عقدێکی کۆمەڵایەتی بە لە بینی ژن و مێردێکا نەک بۆ ئەم چوار ڕۆژی دنیا بۆ بەهشتیش کە لەوش ئینشاءالله خێزانی یەکتری بن کە هەموو شتەکان ڕەبت بکرێ بە قیامەتەوە لە ناو ژیانی خێزانیە پیا و کە چاکە ئەکا لەگەڵ هاوسەری خۆی بەو نیەتەوە چاکەی لەگەڵا بکە کە هەچی چاکی لەگەڵ کا لای خۆ پاداشتی هەیە هەرچی زوڵم لە هاوسەرەکەی کا لای خوا سزای هەیە بۆ ئافرەتەکە شەر بە هەمان جۆر یەکێتر لە هۆکارەکان هەر زۆر بە خێرای ئاماژە یەکەم پێ بکەم بابەتی چاولێگەریە لەم کۆمەلگای ئێمە ئێستا حەزەکانی مرۆڤ لەم سەردەمەیە تێر نابن ئەگاتە ئامانجێکی تر لە بەرچاویەتی هەر ڕائەکە مرۆڤ هەر ڕائەکە ئەمەی کە خاتوونی ماڵەکە چاوی لەوەیە ئەو ماڵە تاقمت قەنەفێکی تازیان کردو جلوبەرگێکی وان هەیە ئاڵتوونەکەوا سیارەکەیان وە خانۆکەیان وە پیاوەکەش بە هەمان جۆر لەم ژیانی منافەسە جێبەرکەی کە کۆمەلگا دەسیداوەتە بەڕاستی زۆر سەلبی بەسەر خێزانەکان ئەشکاوتەوە یعنی بە معنایەکی تری ئیمانی ئەتوانی بڵێ قەنەعەتەوە کەم بۆتەوە حەزەکانی مرۆڤ تێر نابن ئەم چاولێگەریە وای کردووە کە خێزان لەزەت لەو سفرە خوانە ناگرێت کە دێتە بەردەمی لەو پۆشاکی کە لە بەری ئەکا لەو ماڵ و حاڵی کەتیایەتی لەو ئۆتۆمبیلی با ئۆپڵ و مازدایەکیش بێ لەزەتی لێ ناگرێت کۆن چاوی بڕیوەتی شتێکی تر ئەمەی خۆی لەبەر چاو کۆتەوە مامۆستا هەروە بەس بەو قسانی ئێستا بەڕێستان کردان دەتوانین بڵین کە ئیتر خێزانێک کە بڵین کێشەی نییە ئیتر ئەمە بەختەوەرە لە کاتێکدا زۆر بمانەوە حەز دەکەین بۆ ئەگەر ئەو شتانەمان نەبێت کە هەمانە کە خۆزگەی بۆ دەخوازنین ئەوەی تر ئێمە بەختەوەرین و هیچ کێشەیەکمان نییە یعنی پێوەری بەختەوەری ئێمە بەو شتانەوە دەبەسرێتەوە کە بوونی هەیە لامان پێوەری بەختەوەری ئینسان گومانیتیان نییە بەختەوەری هەندێکی ڕنگ و ڕواڵەتی ژیانە بەشێکی هەرە زۆری دەرونی مرۆڤەکەیە مرۆڤ کە لە هاوسەرەکەی خۆی دڵنیا بوو متمانی تەواویان هەبوو پێکەوە نازی یەکتریان هەڵەگرت زمانیان لەگەڵ یەکتریا شیرین بوو ڕفتاریان لەگەڵ یەکتریا جوان بوو ئیتر لێرەوە بەختەوەری دەستپێەکە من هەمیشە ئەڵێم ژن و مێردێکە لەسەر سفرە خوانێکدا ئەنیشن نان و ماست یا نان و پیاز نان و چای شیرین ئەخۆن بە مەرج ڕویان لەگەڵ یەکا خۆش بە خەندە لەگەڵ یەکتریا بگۆڕنەوە هەزار قاتی ئەو سفرە خوانەیە کە خێزانێکی تر ئەیخوا بەڵام لەگەڵ یەکتریا ناسازن بەڵام باشترین خواردن لەسەر سفرەکە دانراوە بۆیە بەختەوەری لێوە دەستپێکە ئەم دوو دڵە چەند ئاوێزانی یەک بوون چەند متمانە هەیە لە بینیانە چەند یەکتریان خۆشەوێت چەند بۆ یەک بە میهرەبان و بەڕەحمن لێرەوە بەڕاستی بەختەوەری دەستپێکات مامۆستا باست لە وشیاری خێزانەکانیان ئاستی سەقافی خێزانەکان ڕاستە بەداخەوە گوێم بیستە بین هەنێک جار حاڵەتی دڵتەزین لە نێو خێزانەکان ڕۆداوانەی کە تا ڕادێگاسی وشیاریان کەمە
بەڵام زۆر جارە بینین ئەوانشی کە وڵاسی وشاریان بەرزە یعنی من ناکرێت کابرا هەیە دەنگێکی خۆشیە گۆرانی بێژە هزار کەس گوێ لێگرێ بەڵام نەتوانیەوە مەسەلەن ئەم دەنگشی بەکاربێن هیچ تۆزێ گۆرانی بۆ خێزان و ماڵ و ناڵەکەی بڵێ دەیان شاعر ئەناسین ڕەنگە کاریگەری زۆر باشیان لە کۆمەلگا هەبێ هەر ڕەنگە شعریان بە باڵای هەچی گوڵ و جوانی نیشتیمان و سروشت و تەنانەت ئەچێتە سەر ناموسی خەڵکیش ئەیڵێن بەڵام نەیانتوانیوە دڵی خێزانەکانیان ڕابگرن ئەم گرفتە لەکوێوەیە شەرمەکەین من شتێک بنووسم بۆ خێزانەکەم بۆی بخوێنمەوە یان کێشەکە لەو کاتەکەمەیە دامان ناوە بۆ خێزانەکانمان من حەزەکەم لێوە دەست پێ بکەم بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێت ژیان سازی سەرکەوتن لە ژیانی خێزانیە هونەرە پەیوەست نییە بە بابەتی بڕوانامە پەیوەست نییە بە بابەتی ئاستی ئابووری خێزانەکە چەند ڕفاهیەتی ژیانیان هەیە ئەم خێزانە کێ هونەری مامەڵەکردن ئەزانێم سەرکەوتووە لە ژیانە کی ئەم هونەرە نەزانێ شکستەخوا لە 100% ئەو نانەوەی کە ئەبینی گونکە هەویرەکە ئۆتۆماتیکی خێرە خێرا ئەبڕێت کە یاری بەو گونکە هەویرە ئەکا کاتێکە ئیکا بنان ئەو مەلەوانەی کە خۆی هەڵەداتە ناو ئاو لە جاتی ئاوەکان مەترسی بۆ ئەم دروستکە ئەم یاری بە ئاوەکە ئەکا کاتێ مەلەکە هونەری ژیان ئەزانێت ئەو مرۆڤانەی کە هونەری ژیان سازی نازانن ئەو بژنە ئەو مێردە مەبەستە خێزان بەڕاستی هەمیشە تێگەگیرێن تێگیرانەکان و ئەکە هەندێک جار سنووری دەمەقاڵە جێ بهێڵێت هەنگاوی زیاتر ئەنێن ئەکەونە مەترسی زیاد لە بەڕی خۆیان پێڕائکێژن کارەگاتە بە یەکە هەڵشاخان بە یەک قیژاندن دوعا لە یەکتری کردن ئەگاتە قسەی ناخۆش بێت هەندێک جار زەبری فیزیکی لە یەکتری ئەدەن و ئەکاکە ژنومێرد ئیتر ڕێی دڵی یەکتریان لێون ببێت جا ئەمە زۆر گرنگە کە بەڕاستی ژنومێرد هونەری مامەڵەکردن لەگەڵ یەکتریا بزانن بۆ بەشی دووهەمی پرسیارەکەی بەڕێزت بەڵێ حەقی خۆیەتی پیا و زمانی شیرین بێ لەگەڵ هاوسەری خۆی باسی هونەرەکەم هونەری مامەڵەکردن شعری بۆ بخوێنێتەوە نوکتەی بۆ بگەڕێتەوە خەندە لەسەر لێوی بێ گفتوگۆی لەگەڵ بکات سەربردەیەکی ئەو ڕۆژەی کە چۆ بۆ کاسبی بۆ سەفەرێک بۆ هاوسەرەکەی خۆی بگەڕێتەوە کاتی ئەویش لە بابەتی قسە بکات گوێی بۆ بگرێت کاتی بداتێ پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لە کاتێکی زۆر سەرقاڵیە عایشە خان دەستی کرد بە گێڕانەوەی باسێک ئەمی زۆری پەلە بوو بە عادەتی خۆمان زوو سەیری سەعاتەکەین زۆری پەلە بوو بەڵام گوێی بۆ گرت دوایی کە باسەکە تەواو بوو کە ڕەنگە نیو سەعاتی پێ چوو بێ لە گێڕانەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم عایشە ئەگەر تۆزێ خێراتر بگێڕایەتەوە باشتر بوو بەڵام کاتی پێدا ئێمە وەکو پیا و یەکەم مۆنی دەردی دەردانە کە پیا و مۆن بێت تااقەتی قسەکردنی نەبێت دوو ئافرەت حەزی ئیستیطلاعی هەیە بۆ هاوسەری خۆی کە بزانێت ئەمڕۆ چۆن گوزەراندووە ئەکرێ بە چوار جملە بەسەر هاتی ئەم سەفەری خۆی بۆ هاوسەرەکەی بگێڕێت ئەمە هۆکاری بەختەوەریە ئەمە هونەری ژیان سازیە خێزانەکەشی هەر بە هەمان جۆر هەردووکیان پێکەوە ڕووخۆشی ڕەفتار جوانی و زمان شیرینی و نوکتەزانی ئێمە پیاوەها ئەچین نەمەزیسی هاوڕێکانی و دۆستەکانی خۆمان ماشاء الله ئەو نەزمانمان شیرینە ئەوە نوکتە ئەزانی هەر مەپرسە کەچی لەگەڵ هاوسەری خۆمان دەبینین قوفڵە بین بۆ قوفڵە بین هونەری ژیان نازانین ئەسڵ ئەوەیە پیاو لە نەناو ماڵا ڕووی خۆش بێت باسی شعری شت کرد بەڵێ ئەسڵ ئەوەیە شعر بۆ ئەگەر شعرە زانێ بەڵام نەکرد یعنی ماوەسایانی هەمانە زۆر قەڵەمی ڕەنگینمان هەیە ڕەنگە دڵی هەمومانی خۆش کرد بێت کەچی ئەبینین لە ژیانی تایبەتی هەر خۆی مەسەن قسە و باسی لەسەرەکە خۆی خۆش نیە ناوبڕین بەڵام دڵیان ێسەر کەس گوێ لە ئێمەگرێت دەیان نمونەی شاعری گەورەی مەسەلەن هونەرمەندی گەورەی تایە کە ڕەنگە دڵی هەمومانی خۆش کردوێت کەچی نەیتوانێت دڵی خێزانەکەی خۆی خۆشکە یعنی عیبێکی تایە من تۆزێک قامم ڕەنگی بێ بتوانم بینوسم بۆ خێزانەکەم کارەکەی دووشت بێ یەکیان ئەوەی تا هاوسەرەکەی نەمرێ ناکەوێتە قسەکردن بەداخۆم دەردە لە ئافرەتیشی داوە تا مردەکەی نەمرێ نایلاوێنێتەوە کە مرد ئیتر جەنازەکە باسش لاوێن خۆزگە و ئەوەندەی هاوسەرەکەی لە مردن و لەناو تابوتەکە ئالاواندوە لەسەر قەبرەکەی لاوێنێتەوە خۆزگە تا زیندووە یەک لەسەر چواری ئەوە بیلاوەندایێت بزانە چی پیاوێکی لە دەرەچوو بۆ ئەو هەندێک جاریش هۆکارەکە ئەوەیە ئەوەی ئێڵێ بۆ خەڵکی نەوتوە بۆ هاوسەری خۆی وتووە جا بۆ ئەوی پێشویان مەولەوی کە عەمبەر خاتوو نەمرێ ئەو کاتە ئەیلاوێنێتەوە تازە قوڕە پێوێ بەڵام ئەو قوڕپیاوانەگە زووتر بێ گرنگترە پیاوانیش ئەگەر هەندێک فەرمێ قازان قەتاران قوڵنگان هەوایی حیفەن باڵاکەت شەو بە تەنهایی ئاخرەوە لەسەر گۆڕەکەی و کاتی وەفاتی عەمبەر خاتوونە ژەمێناکی جا مامۆستایان بۆ شتێکی نشان مامۆستایان یانی مەسەڵەن بڵێن بمرێن ئەمرین بڵێن ڕاکەن بەڵێن باشە ئێوە وەکو مامۆستایان ینی بە دیاریکەی بەڕێزم نەزانم خامە ڕەنگینی ئێوە چیتان کە بزانم تۆ هیچت بۆ خانەوادەکە و بۆ خێزان نووسی و بایەمە شاو لێەوە بڵێن کاکە مامۆستایان یانی یەکین تر شەرم نییە بایەمەش بیکەین ئەڵێن المعنى في قلب الشاعر
مانا لە دڵی شاعیر خۆی زانێت چی وتووە بەڵێ من بۆ هاوسەری خۆم بەڵشتم و تۆ زۆریشتم و تۆ بەڵام شتێکە تایبەت لە بینی خۆمان دوای مردنم ئەکرێ بڵاوکرێنەوە بەس لەم قۆناغان نە مامۆستا ئەگەر هاتو ئێمە لە خێزانێکا بین کێشەی تیا بێ ناهاوسنگ بێ پێویستە کات هێنگای بنین بۆ ئەوی تر بەختەوەری بگەڕێتەوە بۆ ناو ئەو خێزانە زۆر جار ینی کێشەکە تەنها لە دایک و باوکان نیە لە هاوسەرەکانان نییە بۆ نمونە منداڵیش ئەندامی خێزانەکەی ڕەنگە بە شێوێک لە شێوەکان گرفت بۆ ناو خێزانەکەی دروست بکە کاتە چی هەنگایەک ئەنی ببینە ڕێ بۆ ئەوی کە ئەم بەختەوەری بگەڕینەوە بۆ خێزان دەوروبەر چی بکەین بۆ ئەو خێزانانە ئەگەر خۆمان کێشێکمانچوی ئەندامانی خێزانەکە ئیتر هەر لە مناڵەوە بیگرە تا هاوسەرانیش شۆفێرێک کە ئۆتۆمبیلەکەی لەسەر جادەیەکی قیر لێ ئەخڕێت کاتێک تایی ئۆتۆمبیلەکەی ئەترازەکەوێتە سەر قەراغی جادەقیرەکە سەر چەوەکە زۆر مەترسیە کە بەردەوام بێ ئەگەر زوو فریای خۆی نەکەی ئۆتۆمبیلەکە بێنێتەوە سەر جادەقیرەکە بەڕاستی بۆی هەیە کارەساتی زۆر مەترسیدار ڕوو بدە ژیانی خێزان کاتێ ئاراسی خراپ وەرەگرێت کاتێ ژنومێر ڕێگای دڵ یەکتریان لێو نەبێت کاتێ ڕووناکیەکانیان لێ بێ بە تاریکی کاتێ خەندەکانیان لێ بێ بە فرمێسک و گریان ئیتر لێرەوە ئەبێ بەڕاستی هەریەکان فرای خۆی کەوێ آخر ئێمە عادەت وایە کە نەخۆشەکەوین چیەکەین یەکسەر بیر لە دکتۆرەکەینەوە ڕائکین بۆ لا دکتۆر کە حەت جۆرە کێشەیەکی ژیانمان بۆ دروست بێچین بۆ لای کەسی پسپۆر دەردەکەی خۆمان دەرمانکەین کەچی بۆ کێشە خێزانەکانمان دەستمان تێکەڵە بێ و شەو ڕۆژ ئەدەینە سەریە تەمەەن ئەڕوا بەس بە دوای چارەسەران ناگەڕێ پێمانایی بە ڕەحمەتت لێ بێ خۆڕۆشن بیرکردن زۆر گرنگە کە من هەندێک جار ئەڵێم بەداخەوە ژن و مێردەکان خێزانیان پێکێناوە 15 ساڵە بەیەکەوەن 20 کتێبیان لەسەر ژیانی خێزانی نەخوێندۆتەوە بەشداری چەند کۆڕ و سمینارێکیان نەکردووە خاتە سەر شاشەی تەلەڤیزیۆن بابەتێکە تایبەت بە خێزان هەر کەس ئەڵێ هەر کەس لەوانی کە پسپۆڕن بۆ نمونە کەریم قەرەچەتانی و هاوشێوەکانی ئەو کە پسپۆڕن لە بابەتە خێزان کاچی یەکسەری گۆڕێ تااقەتی نیە گوێ بگرێت یعنی ئاسی ڕۆشنبیری خێزانەکان لە ئاسی پێویستان نییە ژن و مێرد ئەبێ خۆیان وێڵ بن بە دوای دۆزینەوەی دەرگای بەختەوەری و دۆزینەوەی دەرگای دڵ یەکتریە بزان ئەم کێشە دروست بووە ئەم نەسازی هۆکارەکەی چییە دانیشن لە کێشەکانی خۆیان کۆڵنەوە گفتوگۆ هەبێ لە بینیانە بتوانن تشخیصی دەردەکانی خۆیان کەن هۆکار چییە خۆ بێگومان هەر کێشەی لە خێزانە دروستە بێ هۆکاری خۆی هەیە دەردەکە بدۆزنەوە دەرمانیشی بۆ داب ئەگەر بە خۆیان نەکرا ئەکرێت کەڵک لە کەسی پسپۆر وەربگرن چ لە کەسوکاری خۆیان چ لە مامەسایەکی ئاینی چ لە کەسێکی پەیوەندیدار لە بواری دەروونزانی و ڕاوێژکاری ئەو بوارەیە کەڵک لە خەڵکی تر وەربگرن چۆن بۆ نەخۆشیەکانی خۆمان پەلەقاژێم لە ئەوەسام جیهانە مۆدرنە چەندێک تەسیری کردو چکە بینین زانایانی زوو لە پاڵ زانستی شەرعی کە کۆمەڵێک ئەدیبی گەورەمان هەیە لەنێو ئەدەبیاتی کلاسیکی کوردی کە چەندێک بۆ خێزانی خۆیانیان بۆ کەسەی کە ویستیانە لە داهاتوە بێ بە قسمەتیان بە جوانی دەردی دڵ و وەروەها معاناتی خۆیان باس کردو ئێستاکە گەر تۆ بتەوێت لەگەڵ خێزانەکەت باشبی کۆمەڵێک دەستەواژەی سیر و نامۆ بە ئەدەبیات و بە کۆمەلگا لە ژنانی و لە مونەر و نازانم لە زەلیلی ماڵەوە و ترسە زاڵ و کۆمەڵێک زۆر وای لێ کردووە یعنی ئەوەندەی ئاراستەکە بەو شێوەیە ژن و پیا و ئەبێ سیراعبێ لەگەڵ یەکتیاوەکەوەی پلانێگەیە تەڵێگەیە تۆ ئەچیتە ناو پرۆسەیەکە و تر کچوویتەوێ بێ ئاوابی ئەو هەچیوت بەگوێ مەکە ئەو وتی لەکوێ ڕێک تۆزە بڵێ لە مەتری ئەولاترم ئەمە کوێ باگیانی ئەم باگراوندە ئەم ئاراسەیە لەکوێوە دێ ئێمە چۆن بتوانین ڕێگری لەم هەموو دەستەواژە سەیرانە بکەین ئێمە ئەگەر گوێ لە قسەی خەڵکە عامەکە بگرین خەڵک کاتێک کە نازانێت خۆشی وە ئەزانێت ئێمە بچینە سەر مەزهبی ئەو کارەسات ڕوئەدا ئەو پیاوانەی کە بڕیاریان داوە لە ژیانی خێزانیانە کەسێکی سەرکەوتوو بن و ئەو خاتونانی کە ئەم بڕیاریان داوە ئیتر ئەبێ خۆیان حەکیمی حاڵی خۆیان بن گوێ بۆ دەوروبەری خۆیان نەگرن ئەسڵ ئەوەیە خۆیان بزان چۆن ڕەفتار لەگەڵ یەکتریا ئەکەن ئەمەی کە ئاڵێ مەزهب چوارە و کوتەک پێنجە کوتەک لە بەهەشتەوە هاتووە ئەوە نەمونەرم مەبەگینە خێزانەکەت ئەتخوا هاوشێوەی ئەمانە دەیان دوور لە ڕووستان قسەی پڕوپوش کە لەناو کۆمەلگای ئێمە هەیە هیچی وانە ئەو ڕاستەکایە پێغەمبەر ڕاستەکە صلی الله علیه وسلم خيركم لأهله وأنا خيركم لأهلي ئەو ڕاستەکایە خوار ڕاستەکە فإمساك بمعروف ئەو تسريح بإحسان ئەگەر بە کەڵکردیە باش بە ڕەفتار لەگەڵیا ئەگەر هەر ئەزانی ناسازی مافەکانی بەروە بچێتەوە ماڵی باوکی ئیتر لەم دوو ڕێگەیە بەدەر ڕێگەیەک نییە لە بینی ئەم دوو ڕێگەیە یعنی ژن و مێرد هاوسرن هاوشەڕ نین کاتێ بن بە هاوشەڕ ئیتر هەموو ڕۆژە هەدانیان لە یەکسی بۆتەوە و هەڕەشە و گوڕەشە و ململانەیە لە ناو خێزانە بەڕاستی ئەمە ژیانی خێزانی نیە ئەمە لە سنتەرێگەچێ بۆ تعزیبدان لە سنتەرێگەچێ بۆ بە یەکتریا هەڵشاخان ئەمە ماڵ نییە ژیان نییە ژانە ئەمە گوڵ نییە دڕکە ئەگەر ئاوا بژین لە بەردەمی دوو مەترسیان
مەترسی یەکەم یان ئەم خێزانە بەرەو هەڵدێرە ڕۆ تەلاقیێتە پێشەوە. مەترسی دووهەم یا درێژە ئەدەن بە ژیان بەڵام قەت لەسەر سفرەکە دانانێشن خەندە لەگەڵ یەکتریا بگۆڕنە هەمیشە بە خەم و خەفەتەوە ژیانە گوزارێنن کە ئەوش مەترسی ئەوەی لە بەردەمای خوانەکە ڕۆژێ لە ڕۆژان کارەساتێکی مەترسیدار لە ناو خێزانە ڕووبە. زۆر باشە مامۆستا لەو کاتەی ماومانە زانم خامە ڕەنگینی پێم خۆشە ئەگەر یەکێک لەو خامانەی خۆتمان بۆ بخوێن تۆی با دوای لە مێش خۆمانە لە بەرێکی ئێمەش بۆ ماڵەوە بیخوێنینەوە. دوای بەرنامەکە سێرەکەمەوە گەر تا لە مامۆستا کۆفێکی پێی مامۆستا شۆن دوای إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. أما كنوسيم لشر جنو مردكو بومات زۆر بە ئومێد و تاسەوە خێزانیان پێکێنە دوایی کە بەشداری ئەوەم کرد کێشەکەیان چۆن چارەسەر کەم وا دڵیان لە یەکتری تارا بوو یەکیان لە ئاسمان بوو یەکیان لە ڕێسمان بوو. مناوم لێ نادارا و تارا من ناوێکی خوازراوە یینە ناوی ئەو دوو هاوسەرە نەبوو. ئەمە نمونەی مشتێکە لە خەرواری کۆمەلگای ئێمە کە ژن و مێردەکان لەو سەرەتایی دەستگیرانی و یەکتر ناسین و مانگی هەنگوێنی چەند ژیان خۆش ئەگوزارێت لەسەر سکەیەکی ڕاست ئەڕۆن بڕێ کەچی دوایی کە دڵیان لە یەک هەڵئەکەوێ پەشیمانە پڕ بەو دنیا هۆکارەکەی چییە؟ نەزانینی ئیدارەدانی ژیان بە ناوی دارا و تارا. دوو ناوە سوتفە لە کۆمەلگایان نەبێت دوو هاوسەر نەبن ئێستا سێری بەرنامەکە بکەن. دارا و تارا لە دوو دڵی بێکینەوە پڕ لە خولیا و ئەوینەوە تاسەی گەرم و بەتینەوە ئاواتێکی دێرینەوە هاتنە ناو بازنەی خێزانی یەک نیاز و یەک ئاوات و دوو سەر و یەکسەرینەوە بەو ئامانجەی ماڵ ئینجانە و ئەوان گوڵ بن دوو جەستە بن و یەک دڵ بن دڵداری ئەم دنیا بن و میوانی یەک ئاو گەڵ بن ویستیان ژینیان هەمووی خەندە و پێکەنین بێ هەمووی هەر عیشق و ئەوین بێ دارا دارای چاکە بێت و تارا تارای نازەنین بێ ئەوان ویستیان سەرتاسەری تەمەنیان سەیران و گەشت بێ ماڵیان گوڵزاری پێدەشت بێ وەک بەهەشت بێ بەڵام ئەفسوس نرخی یەکتریان نەزانی هێشتا زوو بوو هەواریان کێشی هەڵهانی لە جێی میهر و ژیان سازی و دڵنەوازی یەکیان کەوتە کەم تەرخەمی و چەقەبازی لە ئەنجامە بەهاری مانگی هەنگوێنی شکانازی کە یەکیان دەنگ هەڵدەبڕێ لە نایناهەق هەڵدەقڕێ و دەکەوێتە شانە خڕێ ئامادەیە شەڕ بفرۆشێت و بیکڕێ کە کارگەیشتە فرمێسک لە چاوی بسڕێ و نزا بکا خوابی بڕێ مەلی ئاشتی هەڵدەفڕێ هەی لەم زاوازێ ڕینەیە و لەو خاتونە تازە بووکە هەی لەم ماڵە هاوار و شەڕە دەنووکە ئاخ و داخ و نوکە نوکە کە کەوتنە شەڕ لەگەڵ یەکە هەر ئەوەندەی لە وشەی زبر و ناقۆڵا سامیان شکا و دڵۆپی ویقاریان تکا ئیتر دەڵێی گێژەڵوکەن لە ناکاو تەپوتۆزەکەن پەیوەندیان بەڕادەیەک ئاڵۆزەکەن کار دەگاتە ئاخەڵکێشان لە ئەنجامی پەلامار و خۆڕاوەشان دەیگەێنە پێک هەڵپژان ئیتر ژیان دەبێ بەژان ئەم قسەی سارد ئەو قسەی تاڵ گوێ بگرە بۆ قیژەی مناڵ بڕوانە بۆ سفرەی خاڵی و سوراحی و پەرداخی بەتاڵ ڕۆژەکانی دەستگیرانی هەزارەها خەون و خەیاڵ کەچی ئێستا وا دەزانن دەست برا بۆ شوشەی بەتاڵ ئەو خێزانە کەلانکی دڵخوازانە و هەواری نوێی ئازیزانە و دوو دڵ تێیدا ئاوێزانە ڕێز و وەفا و خۆشەویستی هەمووی ئەنجامی سازانە بەرهەمی ژنی فامیدە و پیاوی دووربین و لێزانە بەڵام کاتێک هەرا ڕوویدا لە خێزانە لولیانداوە گێژەڵوکەی پاییزانە ئیتر بەهاری ئەو ماڵە وەک وەرزی گەڵا ڕێزانە دەی هەر کامیان سەنگەر لەوی تریان گرێ بیانوو گرێ و شەڕ بفرۆشێ و هەڵمەت بەرێ بەرامبەرەکەی ناچارکە یا شەڕکە یا سەر هەڵگرێ مردووی مرێ و خوا بیگرێ وای لە ئافرەت ئەو شازادە گوڵ نەسرینە کە هێمای بەخت و نگینە کە بۆ پیا وەکو پەرژینە کە کوورەی سۆز و ئەوینە لە شەڕدا چەند ناشیرینە قسەی وا هەڵدەقڵیشێنێ دەڵێی هینە بە سەد حەکیم ناکرێ پینە هەرچی یەک هاتە سەردەمی نایجوێتەوە ئەوەی دەیڵێ نایڵێتەوە قسە هەیە بەدە بارادەی سوێتەوە پیاوی داما و خەریکە سوێی دەبێتەوە و دەستیشی لی نابێتەوە خات و تارە
تۆ کابانی بە نەرمونیانی جوانی تۆ پارسەنگی ناو خێزانی ڕێزی هاوسەری خۆت بگرە ببورە لە هەڵەکانی سڕنووک مەگرە لە دەروون و لە ویژدانی کە تۆ دڵ و هەناوێت گەست هاوسەرەکەت گەیشتە بنبەست خوانە خواستە هێلانەی مێرد و ماڵەکەت ئەدەی لە دەست خات و تارە تۆ هاوسەری نەک هاوشەڕی تۆ لە خێزاندا سەنتەری نەک سەرپەڕی تۆ شاگوڵی دڵی مێردی نەک دڕک و داڵی بێفەڕی وای لە پیاویش کە لە ماڵا شەڕەنگێزە سارد و سڕ و درەنگ خێزە بە قسەی تاڵ خۆی کردۆتە پیری زاڵ ڕێز و وەفا و خۆشەویستی دەنێتە چاڵ شیرین بە تاڵ دەزانێت و تاوز بە داڵ دەزانێت و گەنم بە گاڵ پڕ بە قوڕگی دەنەڕێنێ چاوانی دەردەپەڕێنێ کەف لە دەمی دەچەڕێنێ پەڕی کۆن هەڵدەداتەوە تووڕێی خۆی ناخواتەوە بیر لە بەرژەوەندی ماڵی ناکاتەوە کاکەدارە بۆ وەک هەوردە گرمێنی بارانی خەم بەسەر ماڵا دەبارێنی بۆ ئارامی خێزانەکەت دەشێوێنی منداڵەکان دەترسێنی بۆ دەم بە دووعا و جوێنی وەک پاڵەوان خۆت ئەنوێنی دەی بوغزێنی دەی تۆرێنی بۆ سوکایەتی پێدەکەی بۆ کەرامەتی دەشکێنی ئەی ناتوانی بە وشەی ناسک و نەرم بیدوێنی دڵنیایی کەیت لە ناو دڵتا بینوێنی کاکەدارە تۆ مرۆڤی دوڕندە نی تۆ خەنجەری بڕندە نی ئیدارەی ماڵوان ناکرێ کاکە خوا لێت هەڵناگرێ دیکتاتۆریەت سەر ناگرێ بە زەبر و زەنگ کێشەی ماڵ چارە ناکرێ پەرچەکرداری ڕقی تۆ حکمی تند و ناحەقی تۆ هاوار و زەبر و زەنگی تۆ تەرازووی دادی لەقی تۆ دوو چاوی سوور و زەقی تۆ لە جێی سابات و کەژاوە ماڵی کردۆتە ئاژاوە هەر بۆڵەیە و ژاوەژاوە ئەڵەی دۆی دادەڕژاوە تۆ بەحساب بەڕێوە بەری بۆ جستەی ئەو ماڵە سەری کەچی کە دەیتە ماڵەوە دادەنیشی بە پاڵەوە دەستێکت بە مۆبایل و دەستێکی شت بە چەرەزیان بە پیاڵەوە ئەویش خزمەتکاریت بکە ئاغابی و بێگاریت بکە هەرچی دویست هاوکاریت بکە هەڵا هەڵا دەستڕەنگین و هەمەکارەی پیاوی پیاوانی ئەم شارەی کەچی لەگەڵ هاوسەرتدا سارد و سڕی وەک غەوارەی بۆ خەڵکی تر دەتوێیتەوە کەچی بۆ ئەو وشک و مۆنی لەگەڵ خەڵکا پێکەنین و هەواڵ پرسی و چاک و چۆنی کەچی سڵاو لە ئەو ناکەی ناڵی چۆنی سەر ئێشەیە و هەڵامەتە نانی کردووە شەکەتە ناپرسی بۆ بێتاقەتە دارا و تارە بۆ وازوو گەرم داهات کەی ئێوە بۆ ئەمە هات بۆ چارەی دەردی خۆتان ئەوەندە بێدەسەڵاتن ئەوەندە سنوورتان بەزان بە قسەی تاڵ یەکتان تەزان ئەوەندە پێکدا هەڵپژان گۆزەی ئاشتی ماڵتان ڕژان دابنیشن بۆ گفتوگۆ لەسەر حاڵتان کێشەی ماڵتان لەسەر پەروەردەی مناڵتان داهات و خەرجی ساڵتان گفتوگۆیە هاوسەرەکەت حاڵی دەکا ڕقوچینە لە ناو دڵدا خاڵی دەکا و ماڵی دەکا چاوپۆشیکەن لەوەی وترا و لەوەی کرا ئەتری خۆشەویستی بێنن بیپڕژێنن بە یەکترا بۆ تاریکی ناوماڵتان ببن بە چرا خۆلهەدەن لە شەڕ و هەرا ڕێز بگرن لە دایک و باوک و خوشک و برا هەرگیزانەی کەن بەکارێ دڵەکانتان لێک بتارێ خەم و ئاشوب بەسەرتانە وەک تاوە تەرزە ببارێ مامۆستاگیان دەستەکانی خۆش بێ سپاس دەکەین گەورە کردین ئەمڕۆ لەگەڵمان بووی سپاس بۆ وتە جوانەکانت سپاس بۆ جەنابیستان زۆر سپاس بۆ مامۆستا غەریب پێنجوێنی مامۆستای ئاینی سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان گەلی مەمنون ئێوە سەرکەوتوو بە ئەزیزانمان ئێستاش ڤیدیۆکمان هەیە کە سمینارێکی زانستیە ئەنجام درراوە لە چەمچەڵاڵ بۆ خوێندکارانی ماستەر و دکتۆرا پێکۆبینەری ئەو ڤیدیۆ دەبین. ئەم چالاکیانە
دوو ڕەهەندی هەیە ئەم ڕەهەندێکی ڕۆشنبیری هەم ڕەهەندێکی ئیلتیزام و ئەکادیمی و یاسایی ڕەهەندە ئیلتیزام و ئەکادیمی و یاسایەکە وەیە کە تۆ پابەندی یاسا و ڕێساکانی خوێندنی لە قۆناغەکانی خوێندنە وەکو لایەنە معریفیەکە ئەوەیە کە تۆ ئیعادە نەزەر و پیادەچوونەوەیەکەکەن بە بابەتەکانی تۆیە لەو شوێنانەی کە هەنگاوێکی جوانمان ناوە دەستخۆشی و پاڵپشتیە و لەو شوێنانەی کە هەنگاوێکی بە شێوازێکمان ناوە بۆی کە سەرنج و تێبینیەکمان لەسەر بۆ ئەنووسن بۆی ڕاستتر ببینەوە باشتر ببینەوە هەنگاوی باشتر بنین بەدڵنیاییەوە هەموو چالاکیێکی زانستی لەسەر ئاستی زانکۆ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە ئەم چالاکێش کە بۆ خوێندکارانی خوێندنی باڵایە گرنگیەکەی لەوەدایە کە خوێندکارانی باڵا وەکو چۆن بڵێ ئاگادار دەکرێنەوە ڕوونکردنەوە لەسەر توێژینەوەکانیان دەدەن هەروەها توێژینەوەکانیان بۆ بەرامبەر بۆ لیژنەکە و بۆ خوێندکارانی دیکە ڕوون دەکەنەوە هەروەها ئەو پەیامەی کە لە توێژینەوەکانیانە ئەیگەێنن و لێرەوە ئەم سیمپۆزمە گرنگیەکەی دەردەکەوێت کە خوێندکاران ئاشنا دەکات بەوەی کە زیاتر گرنگی بەلایەنی زانستی بدەن. هەدەف و ئامانجی ئەم سیمپۆزیەمە دووشتی سەرەکیە یەکێکیان بۆ چاودێریکردن و بۆی بزانین خوێندکاران گەشتونەتە شوێ و ئاستی کوالیتی پرۆژەکانیان چۆنە چ ماستەر بێت چی دوکتۆرا بێ و چ کێشەیەکیان هەیە دوای هەندێک جار کێشە ڕەبتی بە سەرپەرشتیارەوە هەندێک جار کێشە ڕەبتی بە نەبوونی مەواد و ئامێر و شتوای لەم وڵاتی ئێمەیە ئەوەی یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانمان ئامانجی کەیشمان ئەوەیە کەوا ئەم جۆرە چالاکیە کەشێکی زانستی ئەکادیمی ئەڕەخسێنێ بۆ خوێندکاران و هەم بۆ سەرپەرشتیارانیش. یەکەمین سەمپۆزیەمی خوێندنی باڵای خوێندکارانی خوێندنی باڵا لە زانکۆی چەرم و هەنگاوێکی زانستی زۆر گرنگ بوو کە لە ماوەی ساڵێکە کارمان لەسەر کردووە. ئەم سیمپۆزیۆمە بۆ نیشاندانی توانا و کاری ئەو خوێندکارانەیە کە لە ماوەی ساڵێکە توانیانە لەگەڵ سەرپەرشتیاری توێژەرەکانیان ئەتڕۆحەکانیان لە ماستەر و دکتۆرا کار بکەن لێرە نیشانی ئەدەن تواناکانیان نیشان ئەدەن. ئەمە چالاکیێکی زانستیە بەراورد بە ساڵانی پێشوو لەبەرەوەی یەکەم چالاکی زانستیە لەم مەجالەیە بۆ توانیمانە هەوڵ بدەین توانا و لێهاتووی ئەم خوێندکارانە لە مەجای پسپۆری خۆیانە دەربخەین و دووبارە سڵاوتان لەبێ ئەزیزان لە چەوەری دۆمدا باس لە بەرهەمی سروشتی دەکەین دروستکردنی بەرهەمی سروشتی تایبەت بە قژ و پێنج ڕەنگە زۆر بەرهەممان بەکارهێنابێ بەڵام ئێستادا کسرە ڕای هاتنی ئەم هەموو دەرمانی کە دەیبینین لە بازارەکاندا هەمیشە دەمانەوێت شتێک بەکاربهێنین کە سروشتی بێت و هیچ زیانێکی نەبێت بۆمان بۆیە ئەمڕۆ باس لە کۆمەڵێک بەرهەمی سروشتی دەکەین کە خاتونێک بەدەستەکانی خۆی دروستیەکە بۆ هەموو کێشەکانی پێست و قژ دەبێت ئەویش خاتو زەمانە محەممەدە شارەزا لە دروستکردنی دەرمانی سروشتی خاتو زەمانە بەخێر بێ زۆر سپاس بژی سپاس بۆ ئامادەبوون سپاس ڕێز و خۆشەویستیم هەیە لێرەوە بۆ بینەرە بە ڕێزەکانتان زۆر سپاس خازەمانە با یەکەم جار بۆ پرسیارە دەست پێکەم ئەمە خولیای خۆتە لە ئەزمونەوە فێری بووی یاخۆت ئەوە تا شارەزایی تاوتان لە بوارەکە هەیە ئەمە تێکەڵەیەکە لە هەمووی یەکەوەی کە خۆم زۆر حەزم لەو ئیشە بوو چکە خۆم بەشتی سروشتی بەکارەهێنم ئینجارەکوونێ فێربووناتێکی زۆرم کردووە دەوراتێکی زۆرم کردووە لە ژێردەستی پۆسپۆر و شارەزایانی زۆر باش لە دەرەوەی کوردستان
ئیتر شتی زۆر باش فێر بووم دەوراتی زۆرم کردووە شارەزایەکی زۆر باشم بەدەستێناوە لە چۆنیەتی گرتنەوەی دەرمانەکان لە دیاریکردنی گرفتەکە چکە ئێمە تەشخیصی نەخۆشیەکەمانەیە و چارەسەری نەخۆشیەکەشمانەیە زیاتر وەکو چارەسەرەکەی فێربوون یان تەشخیصی یەکەن چی پێویست تەشخیصەکە زیاتر مەسەلەن بابەتی پێستە یەکێگەڵێ مەسەن بەرچاوم ڕەش بووە منە بێ بزانم ئایا ئەو لە ناو هیچ نەخۆشیێکی نییە ئەگەر ئەو هیچ نەخۆشیێکی ناوەکی نەبێت من لە دەرەوە ئەتوانم وەکو پێست بۆی بکەم بەڵام ئەگەر لە ناو ئەو نەخۆشی هەبێت من ناتوانم نەخۆشی ناوەوەی بۆ عیلاجکەم من بەس پێستەکەی بۆ عیلاجەکەم کاتە بەرهەمەکانی پێچینکە خۆت دروستیان دەکەی بە تایبەتی ئیتر هەنێک کێشی جیازمان هەیە لە ڕوخسار ئازی بکە بێ پەڵە بێ خۆت ڕوونکردنەوەی دەموچاو بێ ئەمانەوەزم هەمووی کرێمی تایبەتن و بەڕستان دروستیەکەن ئەگەر کەمێک ئاماژە بۆ کرێمانە بیت کرێمی دژە خۆرمان هەیە بە ڕەنگار و بە بێڕنگ کرێمی مروواریمان هەیە بۆ ئەوانەی کە ڕەونەقی دەموچاو پێستیان نەماوە بە کوردەکەی ڕەشدا گرساون کرێمی کۆلاجینمان هەیە کە بێ هەموو تەمەنەکان بەکاری بێنن لەسەر 25 ساڵەوە ماسکارایە زەیتی برۆ برژانگە بەعام کرێمی مرواریە ئیتر کرێماتەکان زۆرە بەپێی پێستەکانی وا هەیە پەڵەی هەیە زیبکەی هەیە بەعام بەپێی پێستەکان شت دروستەکەی کاتەگەر کەسێک بۆ نەزیبکەی هەبێ خۆت پەڵی هەبێت تۆ بەپێی ئەو کەسە ئەو دەرمانی بووەکی بەڵێ وەزم ئەوش نمونەی ئەو کرێماتانەیە کە هێنا نمونەی کرێماتەکانە سابوونە شامپۆیە حەمام زەیتە تۆنەرە میسلارواتەرە بەعام ئەو شتانی زۆ ئاوی گوڵەکە بۆ پێست زۆر باشە ئالۆڤێرایە کە هەر خۆم دروستیەکەمەوە شتێکی سەرەکیە بۆ پێست زۆر باشە ئەو بەرهەمانەی کە دروستیان دەکەی ئایا چۆن دروست دەکرێت ئایا پێویستە بە هیچ کەرەستەیەک هەیە یاخۆ تەنها موادی سروشتیە تێکەڵ دەکرێت هەمووی موادی سروشتیە و ئیتر بە پێی جیازە کارەبایەکان هەمووی تێکەڵەکرێت کاتە بە پێی ئەوانە بە پێی ئەوانە بەڵامی تر بەعام ئاوتکەکانە ئاوی گوڵەکانە لەگەڵ زەیتەکان تێکەڵەکرێت هیچ موادێکی کیمیایی تیان نییە واتە زەمانەخانە و بەرهەمانی کە ئێستا لێرەنیان بەڕێستان بەرهەمیان دێنی سەرچاوی بەرهەمەکە مادە خامەکەی کۆمەڵێک گوڵ و گیا و باڵێمادی سروشتیە هەمووی سروشتی خۆت پرۆسەی گۆڕانکاریکەی باڵێن دەیکە هەر لە کوردستان دەکرێت هەمووی لە کوردستانە کرێ بەعام بەڵام بەعزە زەیتێکێ لە کوردستان نییە من لە وڵاتی ئێرانەوە بۆمیێت هەمووی شتی باش شەریکاتی باش لەبەرەوەی زەیتەکانیش باش و خراپیان هەیە زۆر زەیتێ تەزویراتی تیاکرێ 100% ئەو شتە باشە نایە ئەبێ بزانی کە و موادە باشەکانیش لەکوێ هەیە زەمانەخان زۆر جار ئێمە کێشێکمان هەیە کە مادە سروشتیەکان تا ڕادەیەک ئەڵین کەمتر کاریگەری هەیە لە مادە کیمیایەکان ئەمە بەڕاستی لەبەرەوەی سروشتیە کاریگەری کەمترە پێویستی بە ماوەیەکی درێژەوە هیچ زیانێکی نییە خۆی وایە موادە کیمیایەکان لەوانەیە تۆ بە هەفتەی 2 هەفتە نەتیجە ببینی بەڵام کە لێت ئەبڕێ ئەو نەخۆشییان ئەو مشکیلێ دروستە بێتەوە بەڵام سروشتیەکان تۆزێ کاتی پێویستە منەڵم 6 هەفتە بۆ 2 مانگ تا 3 مانگی شەمە بەڵام کاریگەری مەودا درێژترەوە بەڵام ئەو کە یەک جار تۆ نەخۆشیە ئەو شتت بنە بەڕکرد دروست بوونەوەی نییە ئەوە باشیەکەیەتی هەمیشە لە کوردستان ئەوەی هەستی پێەکەین کە دەڵێن با بڵێن گیراوەیەکی سروشتیە خۆ ڕەنگە زۆر باشیش بێ وەڵام نیشانەیە و پرسیار دروستە بێ ئاخر نازانین کەی دروستکراوە چۆن دروستکراوە تاکوێ با بڵێن کاتی ماوەدی ئیکسپایر بوونەکەی بەکارێنانەکەی شوێنی هەڵگرتنەکەی تانیتانە کۆمەڵێک ڕێنمایی ورد لەگەڵ هەر با بڵێن پاکێجێکەکەی دیتە کەسێک لە ئەو زانیارانی لەگەڵ بێ بەعام من لەسەر تەڵەبی کەسەکە شتەکە دروست دەکەم لەبەرەوەی ئەو شتە لە سەلاجەیە نەمێنێتەوە مانگێک 2 مانگ بێ دروست کرا بێت زووتر ئێکسپایر ببێ من 6 مانگ بۆ ئەو کرێمە دائەنێم بەس کرێمەکە 6 مانگ ئەوانەی کە ئێستا شامپۆ هەیە تا ساڵی ژەمێنتەوە زەیتەکان بەعام 2 ساڵ بۆ 3 ساڵە مێننەوە بەس کرێمەکە موادەکەی لەبەرەوەی 100% سروشتیە و هیچ موادێکی خراپیتیانی تا 6 مانگ لە سەلاجەیە هەڵەگیرێت ئەوە بە خاڵی گرنگە ینی بۆ نمونە منیم سری ناوچوی منەکەی بابەتێکی پەڵەمەیە لۆجبوونێک هەیە یان گرژبوونێک هەیە کرێمێک تایبەت بۆ من دروستەکەی کرێمێکی ستاندەریش هەیە بەگشتی بۆ دژە خۆرەکان بە ئام ستانداردە هەمووی ئەیبەت بەڵام عیلاجەکان تایبەت یەکێک پەڵی هەیە یەکێک زیبکە یەکێک پێستی چاورێکێک پێستی نۆرماڵە بەپی پێستەکە پێکاتی ئەو کەرستانە بڵاوکەیتەوە کە بۆ نمونە بەکارت هێناوە لەو دەرمانە زۆر بەی کات کە من پێکات کە دروستی ئەەکەم باشە زۆر کەسێ من بینی وانی هەمان ئیشەکە دەڵێن جۆرەکە لە سڕی میهنەوە تەنهێنی پیشەی ئایا ئەمە بۆ ئەوەیە کە زیاتر دڵنیای بی بە کڕیارەکانت لەبەر ئەوەی لەبەرەوەی من دیارە ئەمە سڕێکە کە من خۆمە و ئیشە بڵاوەکەمەوە
تۆزێک لەوانەیە بۆ من ناخۆش بێ بەڵام من بۆیە ئەوە بڵاوەکەمەوە بۆی خەڵک 100% تاکید بێ کە ئەو شتە سروشتیە لەوانەیە خەڵک بیبینێ ئاوە بە ئاسانی شتەکە ببینێ بەڵام ئایا چۆن نەتوانێت تێکەڵی کە ئەمە هەمووی دەرەجێ حرارەتی هەیە ئەو موادانە نابێ بە هیچ شێوەیەک تەباخ و غاز و گەرمی لێیان بە هەمووی ئەبێ لەسەر هەڵب ئەو شتانە دروست بکرێت. زەمانە خانیانێ دڵیان ئێستا بینەران ئەم پرسیارەشیان هەیە هەمیشە چارەسەر لە پێش دۆزینەوەی گرفتەکەیە وەک باسمان کرد تەشخیصەکەیە دوو ئەو چارەسەرەی کە تۆ ئامادەی دەکەی سێم چۆنیەتی بەکارهێنانەکەیەتی بەڕێستان هەر سێ ڕێنمایەکە دەدەن یا خۆت با بڵێن پاڵپشت بە کۆمەڵێک پشکنینی پزیشکیش بەکاردێنن بۆ نەخۆشێک کە ڕەنگە یان ئەو کرێمی خۆتان بەرەمتان هێناوە خۆتان ئەزان کە بێت چۆن بەکاربێت زۆر جار کرێمێکی ڕەنگە ناوچاومان بسووتێنە یا قژمان زەر لێ باگەرچ بەکەم بەکاری بێنین یان زۆر بڵێم زۆر بەکاری بێن ڕەنگە کەمیش زۆر ئیسفادەی لێ نەکەین خۆی بەعام غەڵەتی خەڵکی ئێمە ئەوەیە کە لە ڕۆژێکە یەک جار کرێم بەکارێنێ کرێمەکان هەمووی بەعامە بێ 2 ساعت بەپێستەوە بێ دوای 2 ساعتەکە بێ پشۆرێک کە ئەمە شتێکی سروشتیشە منەڵەم 2 ساعت ئێبی کیمیاییەکە کە ئەو هەموو بەپێستەوە ئەمێنێتەوە چەند زەرەری هەبێ بۆ پێست بەعامە بێ کرێمەکان گۆڕانکاری تیا بکرێت 2 ساعت جارێک تا بتوانێت کرێمەکە بگۆڕی ڤیتامینەکانی لەگەڵ بەکاربێنی لەبەرەوەی پێست پێویستێتی کە تۆ هەموو کرێماتەکانی بۆ بەکاربێنی و هەموو ڤیتامینەکانی لێبیت لەبەرەوە من ناتوانم بڵم تۆ بەیانی کرێمێک بەکاربێنێت تا شەو با پێێتەوە بمێنێتەوە ئەو زۆر خراپە هەمووی ئێم بڵێ هەموو ئەو ڕێنمایانەی پێ ئەڵێ زۆر باشە بێژگە لە کرێمەکان کۆمەڵە بابەت هێناوی قژنیانی جاران من بەجددی خەڵک زۆر هەنێشتە بوو بەکاری نەهێنا بەڵام ئێستا کۆندیشنەرە بۆ نەسیرۆمی قژە کۆمەڵێک بابەت زۆر بەکارێنێ بۆ پاراستنی قژ ئایا ئەو بەرهەمانی کە تۆ کاریان لەسەر دەکەی ئایا تەنها زەیتی سروشتین؟ هەمووی زەیتی سروشتیە گژوجیاشە کاتە کاریگەریەکی چۆنی هەیەوە تا چەور نابێ خۆت بەپێی ئەویش قژەکە چونکە جاری وایە هەمانە تا ڕادەیەک قژی چەورە زووتر چەورە بێ هەیە وشکە کێشەی تری هەیە ئەمانە چۆنە هەمووی بەپێی کەسەکەی وا هەیە ئەڵێ قژم چەورە قژی چەور شامپۆی تایبەتی خۆی بۆ ئەگیرێتەوە کە ئەو چەوریە نەمێنێ قشێڵێ هەڵەوەرێت لەگەڵ هەڵوەرینەکە من هەژدەنەوە زەیت تێکەڵەکەم بۆ قش هەڵوەرینەکە دوای دوومان کە هەڵوەرینەکەی نەما یەڵە پڕبوونەوە ئەمەوێ پڕ ببێتەوە تەنێک بۆ زەیتی پڕبوونەوەی بۆ تێکەڵەکەم دوای ئەوە ئەمەوێ درێژ ببێتەوە قژیت پڕبوونەوەی دوای پڕبوونەوەکە درێژبوونەوەی بۆ ئەەکەم ینی بە 3 مەرحەلە من لەگەڵی ئەڕۆم دوای ئەوە اینجا شامپۆی بۆ دروستەکەمی وا هێڵە بەزەمەوێ ڤیتامین بێ هەموو گژوجیاکانی بۆ تێکەڵەکەم بە ئاوەکەشی و بە گژوجیاکە خۆشیەوە بۆ یەکەم بە شامپۆی بۆی هەمووی ڤیتامین بێ وا هێڵە لەبەر چەوری ئەمەوێ وا هێڵە لە بەڕووتانەوەی وا هێڵە لەبەر سوتایی و بژی ئەمەوێ بەپی کەسەکە گۆڕانکاری تیاکەم یعنی شتەکە یەک دانەنی عام بیبات زەمانە خان تابەت بۆ قژانێمە دوو نوع با بڵێن دەرمان بەکارێنین نوعێکیان با بڵێن ئەو مەوادەی یان ئەو شامپۆی قژەکەی پێوەشە نوعێکیشان چۆن وەکو جوانکاری جێڵ و کرێمتر بە قژەکە و ئەمێنێتەوە ئێوە هەردووکی بەرەمێنن یانی زەی تێگەیە لە بری کۆمەڵێک مەوادی کیمیایی بۆی قژەکە بورن ڕەونەقدار بێ بەکاریبێن یان ناتەنا شامپۆیە لە کاتی شۆردنا بێ لە شامپۆکە یەکێک تەڵەبکە زەیتی عەفوو جێڵیشی بۆ بەکارەهێنی بۆی دروستەکەی ئەو جێڵە با بڵێن سروشتیانە تۆزە زیاد لە حەد چەورە ڕەنگەی زعاجبی هەمان ئێستا تۆزێک ئەو ڤێرشنی نوێی پێشکەوتووە و ئەوەشی هەیە بەڵام هەڵوەرینەکەشی وا هەیە ئەو جێڵە لێیا لە 24 ساعتان نایشەوە کە بە قژەوە ئەمێنێتەوە بەڕاستی قشەڵە وەرێنیت بەڵام سروشتیەکە وانە گەرنەشیمان هەیە هەمانە بەڵێ جێڵی سروشتیشمان هەیە لەسەر تەڵەب ئەو شتانە دروستەکرێت چکە شتێکی عام نییە ئەبێ ئەو کەسە 100% حەزی لە شتە سروشتیەکە بێ و داوای بکە و تەڵەبی بکە کە ئێمە بۆی دروست بکەین باش زۆر جار ئێمە کە کێشێک لە پێسمانیان لە قژمان دروستە بێت دواتر دەچین بۆ چارەسەر خۆپاراستن پێش ئەوەی کە تووشی ئەو گرفتانەی پێست بینەوە تا چەندێک کار لەسەر ئەوەکەی بۆ نە من ئەگەر پێشتر خەم لە خۆم بخۆم شامپۆیکی باش بەکاربێنم کرێمێکی باش بەکاربێنم بۆ دڵم چاوم ڕەنگە دواتر تووشی هەنێک گرفت هێنە بمەوە کاتە تا چەندێک کار لەسەر ئەوەکەی کە کۆمەڵێک ڕێنمایی بێ بۆ کەسانی کە هێن بۆ لات کاتێک کەشتێکیان بۆ گریتەوە بە هەمان شێوە خۆپاراستن بێ بۆ ئەوی تووشی کۆمەڵە گرفتی پێست و قژ نەبنەوە خۆی من ئەوەم زۆر پێ باشە کە پێشەوەی مشکیلەکە توش ببێت و عیلاجەکەی بەکاربێنی خاصەتەن ئێستا لەم کاتەیە ڕەشی دەوری چاو چرچی دەوری چاو زۆرە
لەبەرەوەی ئەو کەسە دوای 40-50 ساڵ بیری لەوە کردوتەوە کەەوە عیلاجە بکە ئەی تۆ بۆ لە 25 ساڵیەوە دەست بۆ عیلاجە ناکەی کە تۆ ئەو کرێمە بەکار بێنیت بۆ ڕەشی بۆ چرچی بۆی نێڵی کە پێستت عیبار ببێ کە هاتە سەرەوەی تەواو تۆ ڕەش بوو چرج بوو لەوانەیە بە ساڵ 2 ساڵیش نهێنیتەوە تایی دەتۆ پێش ئەوە ڕێگری لێ بکە بۆی نەکەویتە ئەو مشکیلێ و زۆر قرس ببێ لە سەرەتایی هێنیتەوە تایم بەڵام بەعام خەڵکی ئێمە هەتا نەکەوێتە مشکیلەکە و هەتا نەخۆشیەکە نەگرێت شوێن عیلاجەکەی ناکەیت خەم لە خۆی ناخوا باشە هیچ زیانێکیان هەیە سەر ڕایەوەی کە دەزانین بەرهەمی سروشتی زۆر بەمان لەبەر ئەو بەکاریە هەرین کە دەڵین بێزیان و مادی کیمیاییتیانە دەکرێت ئەمانەش گەر بە شێوازێکی باش بەکار نهێنرێ زیان بگەێنێ پێمان خۆی وایە ئەبێ بزانی موادەکانی چی من خۆم 100% لە شتەکان دڵنیام کە هەمووی شتی باشیتیان نام بەسمی ئەگەر بە شێوازێکی دروست بەکارە نەهێنا ئەگەر شارەزایت نەبێ لەوانەیە تۆ بەغەڵەت بەکاری بێنی چیت بەردەستکەوێت تێکەڵیکەیت و بیکەی بە کرێمێک لەوانەیە زۆر لەو کیمیایەکان خراپترت بەسەر بێ هاي بۆ نەجاروات تۆ دژەخۆرێک ئەەکەی کە ئەڵەن دکتۆرەکانیش دەڵێن تا 2 ساعتیان 3 ساعت بێ پێوی بێ وایە کە ئێمە ئەو کرێمەمان تازە نەکردەوە ئەیتر لاچێ ئیسفادە لە دژخۆرە نەکەین کە بۆ نمونە بە هۆیەوەی کە خۆرمان زۆرە جەومان پیسە تۆ ئەبێ هەموو 2 ساعت جارێ هەتا لە ناو ماڵا بێ دژەخۆر تازەکرێتەوە لەبەرەوەی گڵۆپەکانیش ئەوە دروستەکە کە تۆ پەڵەی سەرپێز دروستکەی هەموو کاتێ پێویستە تۆ دژەخۆرە بەکاربێ لەگەڵ دژەخۆرەکەشا بینابین تۆ پێویستە کە کرێمەکان بەکاربێنی ڤیتامین ئە کە زۆر زەرورە بۆ پێز ڤیتامین سیە کۆلاجینە کە هەموو کەسێکە بێ شەوان بەکاری بێنێت ڕەشی دەوری چاوە بێ بە ئام بەکار بێت هەمووی شۆردنێکێکە لەو شتە باشانەی کە پێز لەو چەوری پیسی ئەپارێزی ڕۆژی دووجار بەیانیانیش و شەوانیش بە سابوون بێ بە غسوول بێ بە شتێکی تایبەت بە پێستی خۆت هەتا مشتری هەیە بەعزە کەسێکە ئەڵێ من بە سابوون و بە غسوول حساسیتم هەیە من ڕێکاری ئەوەشم دروست کردو میسلارواتەرم دروست کردووە کە ئەو دەموچاوی نەشوە بەس بەو پەدە ئەلکۆلیەکان هەیە بە دەسڕێک بە شتێک بەوە بیهێنێ پێستی پاکاتەوە کە سەدقاتی شنەکە پاکی ئەکاتەوە هەتا لە قوڵایی پێستەوە لەوانەیە بڵم لە سابوونەکە باشترە پاکردنەوەکەی زمانە خان زۆر جار ئێستا ماشەڵامە بەرهەمی سابوون و وەروەها کرێم و کۆمەڵێک ماوادی تر هەمووی بەرهەمی سروشتی جوان دیسانەوە گەڕێمەوە سەرەوە و بابەتە کە باسی کوالیتیە وە چاودێریە بێگومان مادام چارەسەر و عیلاجە ڕەنگە تۆ لینکت لەگەڵ یا خۆت پەیوەندی لەگەڵ هیچ دامەزراوێکی فەرمی وەکو چاودێری سەردانتان بکەن ئۆکیان دابنێ کە بۆ نمونە مادانی کە بەکاری دێنن باڵێ هیچ گرفتێکیان نییە واللهی تا ئێستا کەس سەردانی نەکردوین خۆشماوەکو خۆمان هیچ هەنگاوێکمان نەناوە بەڕاستی تۆزێ ئیشکردن لە وڵاتەیە زەحمەتە ڕێگری لەوانی ڕێگری دروستکە چکە یەکسەر پێ دەڵێڵێ تۆ بێنە تاریخیان لێبە بێنە نازانم کۆمەڵێک ڕێنمایت پێ ئەڵێ لەوانەیە قورس بێ بۆ ئەم بیدایەتی ئیشەی ئێمە یعنی ئاسانکارێکی وا نەکراوە بۆ هیچ کەسێک نەکرد بۆ من بۆ هیچ کەسێک نەکراوە بەڵام ئەوەی بزانم پشتیش دەبەسن بە بۆ نە زانیاری دکتۆرەکان ئەگەر دکتۆرە لەو بارەیە هەبێ بەو پێی خۆت بڕوانامە شتت هەیە گرنگی بۆ بابەتە زۆر ئەی وایە زۆریش لەبەرەوەی شتەکان بەعام لێ ینی موادەکان لە هیچ شتێکی کەم نییە هەتا بگرێتۆ لە بابەتی پێستا چیت بوێ من دروستم کردووە لە هی قژە یعنی هیچ کەم و کورتێکی تیانێ گەربم هەوێوەکو کەسێکی زۆر شارەزا هەمووش عیلاجەکان بەم بە کەسەکە بەڵام هیچ فیدباکی چارەخوازەکانە چۆن زۆر باشە لەخوا بە زیابی فیدباکی زۆر باشمان هەیە ئەو فیدباکانە شێوای لە ئێمە کردووە کە بەردەوام بین و بە بەردەوامی من بچمە شوێنە باشەکان بۆ دەورات و لەگەڵ پۆسپۆر و شارەزایانی باش ئەو دەورانە ببینم ئەوانە کرێمی دەستیشی تایە کرێمی دەستیشی تەیە کرێمی شەوڕۆژ بڕواکەی من نزیکی 2 مانگە لە دەوراتام اینجا توانیمە شتێکی 100% باش دروست بکەم لەبەرەوەی کرێمی شەوڕۆژ کرێمێکە کە بە عام خەڵک زۆر بەکاریەهێنێت لە چەند کەسەوە من فێری بووم لە چەند دەورەیە شرکەتم کردو اینجا توانیمە هی ئەو 4-5 دەورەیە کۆکەمەوە و مختەسەری کرێمێکی بکەم هاتو زمانە ینی دژە خۆرێکە تۆزە کوالەتی باش بێ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان لەسەر و $10 یان با بڵێن بە 13 و 14 و 15,000 تا 25,000 ئەگەر بێت و لایەنە فەرمیەکان کۆمپانیەکانی بەرەمێنان ئێستا خاتونێکی بەڕێزی و کتۆ توانێت بۆ منە دژەخۆر بابەتێکی سادەیە خۆگەر سوودیش پێنەگەنی ئەو پرزیان لێ ناداوایان ئەو پرسوودی
پاڵپشتی بکرێ کە ڕەنگە کرێمێک هەر بەرهەمی ناوخۆ بێت چەندێک سوود ئەبێت لە ڕووی مادیشەوە وەروە بۆ هاوڵاتیان لە ڕووی تەندروستیەوە بۆ پارێزگاریکردن لە پێستیان هیچ شتێک لەم جۆرە نییە لە هەستان پێ نەکرد بێ لە کوردستان پاڵپشتی پشتیوانیەوە بکرێن واللهی تا ئێستا هیچ شتێکی وا دروست نەبووت. ئەگەر بکرێ قازانجی ینی کەمتری تێچێت وەکو هینەکەی لێ ناتوتەوە لای خۆمانە لە دەرەوە بێ کەمتری تێچێت تەسۆگەم دەرمانە کوردەوەریەکان بەڕاستی شتەکانی دەرەوە کە من باسیشم کرد ئەو شتانە بەس پارەی لۆگۆ شەریکەکەی لە ئێمەی وەرەگرن چکە تۆ نازانی موادەکەی چییە ئەو مەبلەغە پارەی کرێمێک تۆت 50-60 دۆلاری پێ نازانی ناوەکەی چیتیایە بەس وەکو کرێمێک بەکارێنی ئەو مەبلەغە پارەی ئێمە ئەین بەس بۆ لۆگۆ بە شەریکەکەی کە ناوبانگێکی هەیە هیچ شتێکی کە نییە بەڵام لای خۆمان تا ئێستا شتە سروشتێ 100% جێی خۆی نەگرتووە یعنی زۆر کەم خەڵک ڕووی تێکردووە خەریکە هەستەکە وردە خەڵک ڕوو ئاکات هۆکاری ئەوە چیەکە هەستەکەی خەڵک ئیتر ئەنێ بەرهەمی سروشتی بەکارهێنن جیاز لەو بەرهەمەوەڵی کە بەکاریشی نەهێنن منگلەی لە خەڵک ناکەم یعنی لەگەڵ ڕێزمە ئەوە نەشتی خراپ بە ناوی سروشتەوە تێکەڵی خەڵک بوو کە چەندها کەس پێستی سوتاپەڵەی دروست کرد سەقەت بوو لە ڕێی سروشتەوە بە ناوی سروشتەوە چەند بە ڕێزێک ئیشی سەقەتیان کرد بۆ خەڵک بەڵامی تر ئیشەڵا من بتوانم کە ئەو شتە ناشرینە لا بەم و بەرهەمە سروشتیەکان 100% وەکو خۆی پیشانی خەڵک بەم و خەڵک سیقە پێیاکات کێ یارمەتیداری تۆ ینی لە دروستکردنی ئەم بەرهەمانەیە تەنها خۆت شارەزای هەیە خودت کەسانێکیشان هاوکاریت بکەن وڵی شارەزایەکە بەس خۆمم بەڵامی تر کچەکەشم هاوکاری مەکە لە بەرەوەی تۆزێک زەحمەتە تو ئەو هەموو موادە بگریتەوە هەموو شتە تێکەڵ بکەی هەمووی بکەیتە قوتووە هەمووی بەغرام تێکەی ئەویش تا حدێک یارمەتی دەرمە گەرچی باسی پێست و قژەکە دوو بابەتیرێکە بە تایبەت پێست لە وەرزی گەرماکانی وڵاتی ئەمەش زۆر زیانی بەرەکەوێ و قژیش لە پیاوانان زۆر گرنگی پێدرێ ئەتوانین بڵێن لە ئێستایا دەرمانێک هەیە نەک با بڵێن حەدی کۆتایی بەڵام ڕێگری بکە لە وەرینی خش یانە بێ بە بەرداوامی بەکاری بێنی وەکو بۆ نەگە شامپۆیەکە بێ یان ماوەیەک بەکاردێنا تا 2 ساڵ با بڵێن ماوەیەکی زۆر ڕەنگە کاریگەری ببێنێ زەیتمان هەیە بۆ ئەو شتە هەژدەنەوە زەیتە تێکەڵیەکەین لەگەڵ ماسکی پاودەری سەدرا 100% فیدباکمان هەیە لەخوا بەزیابێک کە هەمووی نەتیجەی باشی بەدەستێناوە نزیکی مانگێک بۆ 2 مانگ 100% دیتە تۆ نەجاتە دەبێت لە هەڵوەرینەکە دروستیش نابێتەوە مەگەرەوەی کە تۆشتی زۆر کیمیایی بەکاربێنیتەوە دوای ئەوە لەگەڵ ڕێزما زۆربەی مشتریەکان ئەڵێ شامپۆکان کەفیان کەمە من کە ئەو شامپۆیە کەفی کەمە نیشانەوە کە سروشتیە کە من کەفی تێکەم و موادی کیمیایی تێکەڵکەم یعنی هیچ سروشتێکم بەکار نەهێناوە باشە خات و زمانە ئێمە دەرفەتمان نەما حەزەکەن ئەگەر لە کۆتاییە ئاماژە بە شتێکی کە نەوت بێ خۆت شتێک کە ئێمە باسمان نەکردبێت هەیە زۆر سپاس دەستان خۆش بێ هیوادارم کە خەڵک بگەڕێتەوە بۆ سروشت بە عام شتە سروشتیەکان ئەگەر ئیستفادەشی لێ نەکەن هیچ زەرەرێکی نییە هەمووی هیوادارم کە پێشەوەی کە مشکلەکەی بۆ دروست بێ ڕێگری لەو پێستە بکات کە چین و چروکی تێنەکەوێ ڕەژ نەبێت پەڵە دروست نەکە ئیتر هیچ شتێکی کەم نەما زۆر سپاس دەکەین کە عزیزی پێشا و بەرهەمەکانی هێنا بۆمان و بینیمان و سوودمان لە زانیاریەکانە بینی زۆر سپاس بۆ خات و زەمانە محەممەد شارەزا لە بواری دروستکردنی دەرمانی سروشتی بازم ئێستش بەڵێ ئازان ناوڕێکمانەیە و لەگەڵتان بەردەوام بیدواتر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە
ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێسترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێستریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕۆ بەرەداگیرسێنە. ئەوە بەرە کوژەنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور. ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. دڵنیا بمینیە ئەو جپسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. هەموو شتێک تەواوە. گوڵە بە ڕۆژە زۆر باشە. ئێستا لەسەر ڕێگای کڕی زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە. شێرکۆ نەبێ نەیێنی. گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو. گوڵە بە ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ. هەر تامەکەی جارانی هەیە. گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە. لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت. بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵایزان دەچینە لای هاوکارمان سوێب محەممەد لە نێو دەشتە پڕخێر و بێرەکانی شارە زوور بابزانین بارەدۆخی پرۆسی دوورینەوەی گەنم و هەروەها لەوێ ئەو زانیاریانی دەستی کەوتووە دەربارەی وەرگرتنی گەنم و کۆکردنەوەی گەنمی جوتیاران و بەگشتی بارەدۆخی بەرهەمی ئەم ساڵی گەنم چی بووە لە شاری سەی سادقەوە. سوێبمان لەگەڵە سوێبیان سڵاوت لێ بێم کاتت باش و هەنێک زانیاری پەیوەندیدار بە گەنم و وەروەها بارەدۆخی جوتیارانمان بۆ بگوازیتەوە. بەڵێ سڵای خی گەورە لێو لە بینەر و پیسەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ بێت. ئەگەر چی بڕیار وا بۆ ئەمڕۆ لە دەشتی شارە زوور بم بەڵام بەهۆی ئەوەی میوانەکەم ئامادە نەبوو. ئێستا من لە ناوباساری قەزای سەی سادقم سەبارەت بە بەرهەمی جوتیارانی دەشتی شارە زوور. وەکەزانین دەشتی شارە زوور یەکێکە لە دەشتە بەپیتەکانی هەرێمی کوردستان. ساڵانە بەرهەمێکی زۆری هەیە کاتی درێنەی گەنمە. بەڵام وشکە ساڵی کاریگەری هەبووە کەمبارانی ئەم ساڵ لەسەر بەرهەمەکان و بەرهەمەکان زۆر بە پێویست نییە یان زۆر باش نییە. ئێستا کە لە قەزای سەی سادقم باس لە کێشە و گیرروگرفتەکانی ئەم قەزایە ئەکەین کە بەردەوام لە ماوەی ڕابردووە چەندین جار هاوڵاتیان ئەم قەزایە هاتوونەتە سەر شەقام لەو پێناوەشدا شەیدیان داوە. ئێستا من میوانێکم لەگەڵایەویش بەڕێز مامۆستا سالار مەحموود ڕۆژامنووس
مامۆستا من دەوێت بزانم کێشە و گیرروگرفتی قەزای سی سادق چێ لە ئێستا هەڵبەت بەڕاستی ناتوانین لە بەرنمەیەکە و لە چەند سعات پیشە کێشەکانی خەڵکی سیسایق وە کێشەی خزمەت گوزاری و ئەو کێشە جۆرا و جۆرانێکەوە لە قەزای سیسایق هەیە دیژمێرین بەڵام بە وێنەی با بڵێ نوێنە گەورەکە کە لە کوردستانە هەموو شار و شارۆچەکان کۆمەڵی کێشەی دیاریکراویان هەیە ئەو کێشانش بە گەورەتر لە سیسایقا هەیە بەڵام سەرباری ئەوەی کەوا کێشەی شارەکانی تر لێرە هەیە لە ڕووی نەبوونی خزمەت گوزاری لە ڕووی کۆمەڵەشتی دیکەەوە ئێرە کۆمەڵێ کێشەی زۆر گەورەی تایبەتمەندی هەیە کە بە بڕای من بۆتە گرێک بۆ خەڵکی شارەکە ئەوەی ئێستا ئێمەی بینین ئەوەی ئێستا کەمێک ژیان کا لە ناو خەڵکی لە ناو شاری سیسایقا هەست بەوە کاکە شارێکە بەردەوام بەرەو پاشەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە توانم بڵێم لە 2014 و 2015 ئەم شارە پرۆژەیەکی وای تیا جێبەجێ نەکراوە پاچەکەی سەرنج بێ ڕێگەوبانەکان لە ئاستێکی زۆر خراپان و بەردەوام خراپیشە بن بەبێ ئەوەی نەک هەر ئەوەی کەوا ڕێگەوبانی نوێ دروست ناکرێت فراوان ناکرێت ئەوەیشی کە هەیە وێرانە بێت و نۆژەنیش ناکرێتەوە ڕێگەوبانەکان پڕ لە چاڵ و چۆڵین یعنی ئەتوانین لە بنمونە ڕێگەی شێخان بێنینەوە کەوا بۆ بەگرەیەکی گەورە بۆ خەڵکی سیسایق یعنی ئەوەی کە ناویان ناو ڕێگەی گۆلە تەماتە ئەم ڕێگەیەکەوە چەندین ساڵیشە بەرپرسانی شار و بەرپرسانی دیکەی وەزارەتەکان بڕیاری چارەسەرکردنی دەدەن بەڵام ئەوە بینینەوەکو خۆی وایە لە شاری سیسایقا پارگنی شوێنێک نییە بۆ ئەوەی خەڵک ڕووی دێ بکات بۆ ئەوەی ساتێک بە ئاسوودەیی یادا بنووشێ شوێنێک نییە کەوا مناڵان بۆی بچن ئەوە ڕووی کێشەکانی کێشەی بەردەوامی نەبوونی غاز زۆر لە شارەکانی ئەی کارەباتان لە ئێستا چۆنە ئەتوانم بڵێم کارەبات تا چەند ڕۆژی ڕابردوو کە گەرمانە هاتبوو یعنی ئەوە بێ بڵێن ئینی سروشت بەرهەمی سروشت و بارودۆخ و کەش و هەوا بوو کە کارەبا باردی بەڵام لەگەڵ هاتنی شەپۆلی گەرماکەش کارەباکە بەرەو دواوە چێوە ئاستێکی زۆر زۆر خراپی هەیە لە ڕۆژ ڕابردووە لەگەڵ هاتنی گەرماکە جیا لە هەموو ئەمانە هەرچەند دامە لە شار و شارستانی تریژەیە بە بۆنەی مانگرتنی ئەو کەسانێک پاکەوانەکانەوە بەڵام لە سیسایق لە ساڵانی ڕابردووە مەسەلەی پاکردنەوەی شار ئەو کۆمپانیایە پێ لە ساڵ ئاستێکی زۆر زۆر باشان بەڵام ئەم ساڵ ینی بە شێوەیەک پاشەکشێکی دۆست لە هەموو شار و شارستان خراپترە ئەتوانین بڵێن لە زۆر شوێنی سیسایق بڕۆ بگەڕێ ئێستا زبڵ کۆکردەوە ئەو سیارەی خۆڵ و خاشاک کۆوە کاتەوە ئەو پاکەوانە بەڕێزانەی کەوایە ئێستا ڕۆژێکە لە هەفتەیەکە تەنها یەک ڕۆژێن یان ئەگەر زۆر بێن دوو ڕۆژێن ئەوەی کەوا گەڕک و کۆڵانەکان و یان با بڵێ خۆڵ و خاشاکی ماڵەکان و شوێنە گشتیەکان پاککەنەوە دیمەنی شار بەڕاستی دیمەنێکی وەرگرتووەکەوە ینی هەست بە بێزاریەکی زۆر زۆر گەورەیە دەست بەوەکەیکەوە ئەم شارە بەڕاستی تەواو فرامۆش کراوە و خەڵکەکەی لێی هەڵیە ینی لە ڕابردووە زۆر سپاس بۆ پامێرمان سوێب محەممەد لە سی ساتقەوە سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکان ئێستاش ڤیتێکمان هەیە سەبارەت بە دروستکردنی گەنمەکتراوە کە یەکێکە لە خواردنە کوردەوارەکان کە زۆر بەمان حەزمان لێتی بابێکەوە بینەری ئەو ڤیتێبی
بەڵێ عزیزان ئێستاش پامنێرمان هاوڕ محەممەد لە کەلارۆ لەگەڵمانە سەبارەت بە وەرگرتنی بەرهەمی جوتیاران لە ئێستادا لە زۆربەی شوێنەکان پارێزگاکان و ناوچەکاندا خەریکی وەرگرتنی گەنمن لە جوتیاران کە ئەم ساڵ ئەبڕیار درراوە کە گەنمەکانیان لێ وەرگن و پێویستی هاوڵاتیان پڕ بکاتەوە با بچینە لای هاوار هاوار سڵاوت لێبێت و نوێترین زانیاریەکان چی سەبارەت بە وەرگرتنی گەنمی جوتیاران. بەڵێ سڵاوی خۆی گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پامیش بێت وەک خۆتان ئاماژتان پێکرد وەرزی درێنە لە ئیداری گەرمیان و لە هەرمی کوردستانیش بەگشتی تەواو بووە جوتیاران سەرقاڵی ساختکردنەوەی بەرهەمەکانیان لە جۆری دانەوێڵا و بۆ مەبەستە حکوومەتی هەرێم لە ڕێگەی سایلۆکان و دەستی کردو بە وەرگرتنی گەنمی جوتیاران کە ئەمساڵ نزیکەی 5,000 جوتیار لە سنووری گەرمیان سەرقاڵی چاندنی دانەوێڵە و بەرهەمە کشتتوکاڵەکان بوون لەو ژمارێش 1950 جوتیار لە سایلوی کەلار ئەمەتا لە پشتی منەوە سایلویکی نوێ ئەمساڵ یەکەم ساڵەکە گەنمی جوتیاران وەربگرێت ماوەی چەند ساڵێکە سەرقاڵی دروستکردنی ئەم سایلۆیان کە گەرمیان تا ئێستا سایلویەکی تایبەت بەخۆی نەبوو ناچار بوو بەرهەمەکان لە دەرەوە لە هەڵبگرێت کە ئەمەش بەتەسی لە ناوچوونی لەسەر بوو بۆ ئەمساڵ ئەم سایلۆیە تەواو بووە ئەمساڵ گەنم تیدا وەردەگیرێت وەک ئاماژەم پێ 1950 جوتیار لە ڕێگەی بەڕێوەبەتی کشتتوکاڵی گەرمیانەوە لە نێو ئەم سایلۆیە ناویان تۆمارکرابەوەی گەنمەکانیان ڕادست بکرێت کە ئەمساڵ بەپی ئەوەی کە 2 ساڵە لەسەر یەک وشکە ساڵیەوە با بڵین لەلایەن حکوومەتی عێراقی و لە هەرێمی کوردستانەوە کە بڕیار دراوە سەرجەم بەشە گەنمی جوتیاران وەربگیرێت کە ساڵانی پێش و هەر جوتیارێک بڕێکی لێ وەردەگیرا بەڵام ساڵ ئەو بڕە نەماوە هەموو جوتیاران هەر بڕێک لە گەنم هەیەیان بێت وەردەگیرێت کە بۆ هەر تەنێک 850,000 دینار دانراوە کە دەرەجەیەک و دەرەجە 2 دەرەجە 3 نەماوە بەپی بەڕێوەبەری وتەی سایلۆکانی هەرێم کە ئەمساڵ هەموو گەنمەکە ئەگەر تەنانە پاک بێت با بڵین هیچ شێواویکی تێدا نەبێت شتێکی ئەگەر شێواویکی تیا دەبێت شتێکی خەسمی لێ کەم دەکرێتەوە بەڵام ئەگەر گەنمەکە پاک بێت حسابی دەرەجەیەک و دەرەجە 2 دەرەجە 3 ناکرێت کە ئەمەش با بڵین مای خۆشحاڵی لای جوتیاران کە ئەمساڵ بەشێکیان تەواوی گەنمەکانیان ساخت دەکرێتەوە و بڕیارە دوای وەرگرتنی دوای ڕادستکردنی گەنمەکە بە سایلۆی گەرمیان لە ماوەی 10 ڕۆژدا پارەی گەنمەکە وەربگرن کە ئەمەش با بڵین جارێکی تر مای خۆشحاڵی لای جوتیاران کە وەکو ساڵانی پێش و وەکو 2016 پاری گەنمی جوتیارە نەدەفەوتە و ئەمەوێ ئاماژە بۆ بکەم ئەم سایلۆیە نزیکەی وا بڕیارە نزیکەی 20,000 تۆن وەربگرێت ئەم ساڵ لە دەڤەری گەرمیان کە ئەم ساڵ تەنیا لە دەڤەری گەرمیان نزیکەی 52,000 تۆن گەنم کراوە کە تەنیا بەروبوومی زەویە بەراوەکان بووە و بەداخەوە زەویە دەیمیەکان بەهۆی ئەوەی کە 2 ساڵە لەسەر یەک وشکە ساڵی و ئەم ساڵیش ڕێژەیەکی بارانی ئەوتۆ نەباریوە کە دانەوێڵە سەوزکات بۆیە تەواوی بەروبوومی زەویە دەیمیەکان لە ناوچووە هیچ بەروبوومێکیان لێ هەڵنەگرتوێتەوە و من ئەمە لایەکی تۆمێ ئاماژە بۆ بکەم کە هۆشداریەکانی کەشناسی باس بکەم جیا لە وەرگرتنی بەروبوومی دانەوێڵەکە بەپی کەشنێسیەکانی هەرێم شەپۆلێکی زۆر گەرمای بەهێز بەڕێوەیە کە لە سەرەتای ئەم هەفتەوە دەستی پێکردووە تا لە دوێنێەوە دەستی پێکردووە دوێنێ پلەکانی گەرمیان لە گەرمیان گەیشتە سەر و 40 پلەی سەدی و ئەم ڕۆژ کە تا ئەم دەقا ئیشی لەسەرەکەین زیاتر بۆتەوە بەرزترە بێتەوە بەو پێی ئەو پێشبینیانی کە باسەکرێ ماوەی 5 ڕۆژ بۆ هەفتێک دەخایێنێت ئەم شەپۆلە گەرمە و لەلایەن بەرگری شارستانی گەرمیان و چەند ڕێنمایەک دیاری کراوە بۆ هاوڵاتیان بەهۆی ئەوەی کە ئەو شەپۆلە گەرمایە هێندە بەهێزە کاریگەری نەرێنی دروست دەکات لەسەر تەندروستی مرۆڤ و لەسەر ئەو کەلوپەلانی کە بەکارهێنێت با بڵین ڕێنمایی هاوڵاتیان کراوە کە لە کاتژمێر 9 بەیانی و هەتا کاتژمێر 4 عەسر لە ماڵەکانیان بمێنەوە بۆ کاری پێویست نەبێت سەفەر و ڕێگای دەرەوە نەبڕن و هەروەها تەنکی بەنزینەکانیان لە ڕۆژێکدا 2 جار یا 3 جار بکەنەوە بۆ ئەوەی کە سەلامت بمێنەوە لە چرخی غاز و بۆن و موعاتەر و ئەو بابەتانی کە باڵنگ گازیان تەیە و مەترسی تەقینیان لەسەر ناو ئۆتۆمبیلەکان جێنێڵدرێت و خاڵێکیش ئەمێ ئاماژی پێ بکەم لە 2 ڕۆژی ڕابردوودا گەنجێک لە ڕووباری سیروان خنکە ئەمەشکەوای کردووە کە لەلایەن بەرگری شارستانیەوە ڕێنمایی هاوڵاتیان بکرێت بەوەی کە
کەمتر سەردانی ڕووباری سیروان بکەن بە مەستی مەلەکردن یاخود کەمتر سەردانی ئەو شوێنانە بکەن کە مەترسی با بڵێن گۆمە وەستاوەکانی لێەوە کەمتر لەو شوێنانە مەلە بکەن کە با بڵێن ئاوەکانیان قوڵە ئەمە ڕێنمایەکانی بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی گەرمیان و بۆ هاوڵاتیان دیارە وەک ئاماژەم پێکرد پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە دەفەری گەرمیان بە گەرماکەی بەناوبانگە بۆیە تا دێت گەرماکەی با بڵێن زیاتر دەبێت و پلەکانی گەرما بەرەو بەسترەوە دەچێت ئەمە زانیاریەکانی دەفەری گەرمیانە دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان هاوار محەممەد لە گەرمیانەوە لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکان. بەڵازیزان سەرجەم بگە بابەتەکانی ئەمڕۆی پێیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین جێسود و ڕۆژانەی ئێوە بێ هەمیشە ئاسوودە و کامەران بن خواتان لەگەڵ.